والكهرباء نحن وعدنا الناس بأننا سنعمل مع كل الجهات. بەڵێنمان بە خەڵکیدا لەگەڵ هەموو لایەنەکان لە هەوڵدا ئابین بۆ ئەوەی بڕی زیاتر کارەبا دابین بکەین. پێمان وایە لە ماوەی ئەم هەفتەیەدا هەوڵەکانمان بەرهەمی هەبووە. ئێستا بەرهەمهێنانی کارەبا زیادی کردووە. ئەو وێزگەیی لە ژێر چاکسازیدا بوو ئێستا کەوتووەتە کار. هەمووان هەست بە باشبوونی کارەباکەن. ئەمڕۆژ لە پەیوەندیدا بووین لەگەڵ بەڕێز بریکاری وەزیری کارەبا بۆ ئەوەی بڕی کارەبای کەرکووک لە بەغداوە زیاد بکرێت. لە پەراوێزی کۆنگرەی ئاوادانکردنەوەی عێراقیشدا چاومان بە بەڕێز ئەحمەد ئیسماعیلی وەبەرهێنەر کەوت. ئێمە لە ڕێگەی یاساوە ئەو بەڕێزەمان ئاگادار کردووەتەوە بەوەی کەم و کورتی لە مەرجەکانی گرێبەستەکەیدا کردووە. ئەویش پێی وتین کە گرفتی بڕینی کارەباکەی کەرکووک هونەری نییە، بەڵکو لەسەر داوای حکومەتی هەرێم بووە و ئەوەشی بە حکومەتی هەرێم وتووە کە ئەوە کارێکی نایاسایی و پێچەوانی مەرجەکانی گرێبەستەکەیە. بەڕێز ئەحمەد ئیسماعیل بەڵێنی پێداین هەوڵ بدات قۆناغ بە قۆناغ پشکی کارەبای کەرکووک بۆ ئاسی پێشووی بجێڕێتەوە. بۆ ئەو مەبەستەش لەگەڵ وەزیری کارەبای هەرێم بە وەکالەت کۆ دەبێتەوە. سەبارەت بە فڕۆکەخانەی کەرکووکیش لە چەند ڕۆژی داهاتووی ئەم هەفتەیەدا بریکاری وەزیری گواستنەوە و لیژنێکی هونەری دێن بۆ لێکۆڵینەوە لەو بابەتە. پێشتریش لەگەڵ خودی وەزیری گواستنەوە قسەما کردووە کە فڕۆکەخانەکە لە سەربازیەوە بگۆڕێت بۆ مەدەنی. عبر القانونية إلى المستثمر لإخلاله بشروط العقد.